لە گرنگی سیمینارەکەین بە شێوەیەکی گشتی دیارە لە ماوەی دوو ڕۆژی ڕابردووە لەلایەن زۆر بەڕێز فەریدون سامان کە بەڕێزیان نووسەرن و یەکێکن لە توێژەرە تایبەتەکان کە چەندین سیمیناری گرنگیش بەم بابەتە بەردەوام پێشکەشەکەن. دوو سیمیناریان هەبوو، یەکێکیان لە ژێر ناونیشانی هەژمونی زمانە بیانیەکان لەسەر زمانی کوردی و توێژینەوەی ئەمڕۆ یاخود بڵم سیمیناری ئەمڕۆژ لە ژێر ناونیشانی زمانی کوردی لە کایەکانی پەروەردەدا. واتە هەردوو سیمینارەکە بۆ گرنگیدان و بایەخی گرنگ بوو بە زمانی کوردی. گفتوگۆکەم لەسەر تەواوی سیمینارەکان و کاری بەڕێزیان بەڕێز فەریدون سامان نووسەر میوانی کورسات مەگەزینە. کاک فەریدون گیان سڵاوت لەبێ و ئێوارەت باش بێت. زۆر سوپاس بۆ تۆ بەخێر هاتی. ئەنجا بە دەست پێ بکەم بزانم کە ئایا سیمینار ئەتوانێت کە بۆ بەشدار بووان بینین و دنیابینی و ڕوئیای ئەوان بۆ بەشێک لەو زانیاریانی کە تۆ پێتە بتوانێت بیگۆڕێ؟ ڕاستیەکەی ینی ئەمە لە سازانی سیمینار یا دیبیت یا کۆنفرانس بەڕای من ینی بۆ ئیلیتێک بۆ نوخبەیەک لە سنووریش دیاری کراوە. بەڵام ئەگەر لە ڕێی تۆڕەکانی کۆمەڵایەتی سوسیال میدیاوە بازاران کە زەیبینیە چکە بە دوکۆمنتاری دەکرێت کە بە دوکۆمنتاری کرایترەوە دەبێتە مڵچی نەتەوەیە ینی نەوەکانی دواتر توانن متابعی ئەو بەرنامەیە بکەن یا ئەو پرۆگرامە بکەن کە قسەکردن لە سەرپرسی زمانی یا کەلتور. زۆر باشە. کاک فەریدون باس لە هەردوو سیمینارەکەی بەڕێز دەکەم کە هەردووکیان مەترسی زمانی کوردیە یاخود بڵم ئەو بابەتە دەرەکیانی کە مەترسین بۆ سەر زمانی کوردی. یەکێکیان هەژمونی زمانە بیانیەکان، یەکێکتریشیان لە کایی پەروەردایە کە بگومەنەمە دوو بابەتن خەمی تۆ و خەمی تەواوی خەمخۆرانی ئەم بابەتان. ئەنجا بزانم تۆ بۆ هەر یەک لە بابەتەکان چۆن سیمینارەکان ئامادە کردووە؟ ئایا بەڕاستی زمانی کوردی لەژێر هەڕەشایە و لەژێر ئەو با بڵم کاریگەری خراپانەیە خود بڵم کاریگەری زۆرانی زمانی دەرەوەیە؟ ڕاستیەکەی بێگومانیانی چونکە زمانی کوردی لەژێر ینی کۆمەڵێک کاریگەری و باندۆر و هێژمونی جیاواز بەردەوام بە درێژایی مێژوو بە تایبەتی لە 3 ساڵی ڕابردوودا ڕوبەڕووی هەڕەشەی لە ناوچوون و جینۆساید بۆتەوە. ئێمە لە توێژینەوەی کە تایبەت و بە هێژمونی زمانە بیانیەکان لەسەر زمانی کوردی ئاماژەم بە چەند تەوەرێک کردووە. بۆ نمونە با بڵێن هۆکاری سروشتی جوگرافی، هۆکاری داگیرکاری و سیاسی، هۆکاری ئایدۆلۆژی و ئاینی، دوازارش جیهانگیریە، سوسیال میدیایە، بازاری ئازاد. ئەمانە هەموو هۆکارن لەسەر کاریگەریەکان لەسەر زمانی کوردی. باشە. سیمیناری ئەمڕۆشتان لەژێر ناونیشانی زمانی کوردی لە کایەکانی پەروەردەیە. باشە. کایەکانی پەروەردە ئێستا بەڕاستی ئێمە بڵێن و نەڵێن مناڵان لە ڕێگەی تۆڕی کۆمەڵایەتی و لە ڕێی ئەو مۆبایلە زیرەک و تابلێتانی کە پێیانە ئێمە بڵێن و نەڵێن ئەوان تر چوونەتە دنیایەکی ترەوە. ئایا با بڵم کاریگەری سیمیناریە خودۆ بابەتانەی کە مەترسین بۆ سەر ئەم بابەتە چین و بەڕێستان چۆن باستان لێەوە کردبوو؟ ئەوەش ڕاستەکەوەی ئەمڕۆ کە لە سنتەری ڕۆژشمیری سەرا پێشەشم کرد بە ئامادەبوونی نوخبەیەک لە مامۆستای زانکۆ و ڕۆژشەمیرانی ئەو شارە دیسان دابەشم کرد بەسەر چەند تەوەرێک. بۆ نمونە زمانی کوردی لە پەروەردە حکومیەکاندا. خۆ دەزانی دەیان ساڵە خوێندنی کوردی هەیە لە هەرێمی کوردستان، بەڵام بەداخەوە لە دوای ڕاپەڕین بە حکمی ڕەوشێکی سیاسی نالەبار هاتەکایەوە پەروەردە لە دوو دەڤەری بادنیان و سۆران لە ڕووی زمانەوە دابەش کرا، زمانی کوردی لەت کرا. یعنی بۆ نمونە ئاماژەم بۆ کرد کە لە دەڤەری بادینان ئێستا کە بە بنزاری بادین دەخوێنرێت لە هەولێر و سلێمانی بە کوردی ناوەند یا بەهاڵە پێدەوتی سۆرایی دەخوێنێت. ئەمەیان هەڵبەت کاریگەری ڕاستەخۆی لەسەر لەتکردنی زمانی کوردی هەبووە و هۆکارێک بوو پاشەکشێک لەسەر زمانی یەکگرتووی کوردی یا زمانی ستانداری کوردی. اینجا لە تەوەرشکە ئاماژەم بە پەروەردە حکومیەکان کرد، یعنی هەبوونی ئەو هەموو قوتابخانە ئەهلیە لە هەرێمی کوردستاندا و زمانی یەکەم کە زمانی ئینگلیزیە بە دەرەجەیەک. اینجا هەندێک قوتابخانەی عەرەبی یا تورکیە ڕاستیەکەی نەوەیەک دروست کردووە کە زمانی دایشی نازانێ، هەتا لە ماڵەوە بە زمانی ئینگلیزی قسە دەکەن. جاوە خۆی لە خۆیدا هۆکارێکە بۆ توانەوە ئاسمیناسیۆنی زمانی کوردی ناسنامەی نەتەوەییمان. باشە. بەم شێوازە کاک فەریدون با بەڕێستانەوەکو نووسەرێک پرسیاری ئەوە بکەم، بەم شێوازە بەردەوام بوون
مەترسی لەسەر زمانی کوردی بۆ 100 ساڵ و بۆ 7 ساڵی ئایندا لەکوێ بینیتەوە؟ نەک 7 ساڵ من قەناعەتم وایە ئەگەر ئەو ڕەشە ئاوا بەردەوام بێ دە 15 ساڵی کە شتێ نامێنێ بە ناوی زمانی کوردی بەڕای من بۆ ئەمنەوەی ئایندە مەبەست بوونەوەی ئێستا و داهاتوومان لەبەرەوەی ڕاستە لە دەستوری عراقدا لە دوای ڕۆخانی ڕژێم زمانی کوردی زمانێکی فەرمیە هاوتای زمانی عەربی بەڵام تۆ تەماشاکە لە ناوچە شێشە لەسەرەکان یان ناوچە دابڕێنراوەکانی کوردستان لە کەرکوو خانەخین دەشینینەوە زمانی کوردی لە پەروەردەکاندا زۆر لە پاشەکشەدایە نوێترین راپۆرت لە خانەخین دوا قوتابخانە بە زمانی کوردی داخرا لە کەرکوو بەداخەوە ئێستا زۆر بزۆری خێزانەکان منداڵەکان دەبنە قوتابخانەی عەربی ئەوە لە شنگال و دەشینینەوە بەداخەوە ینی خۆتە ناگەدارن کە ڕۆژێکی زۆر ناتەبیعی هەیە ناسروشتیە لە ناوەڕاست و باشووری عێراق ئەگەر لە هەشتاکان و هەفتاکان وانەیەکی زمانی کوردیان هەبوو ئێستا کە ئەویش نەماوە بایەخی پێ نادرێ ئەمانە هەموو هۆکارن کە پاشەکشێگێ لەسەر زمانی کوردی یا هەڕەشێکی ڕاستەخۆیە کە بەزارە لاتینەکە پێی دوتری ئاسیمدا سونواتە توانەوەی زمان یان جینۆسایدی کەلتوری شێشکەژێ لە هەرێمی کوردستان هەبوونی پەروەردەی جیاواز وەکو پەروەردەی ئەوقاف کە کەمترین بایەخ بە زمان و ئەدەبیات کوردی دراوە لە پەروەردەکانی ئەوقافە. باشە لەگەڵ باسکردنی ئەم کێشانەی زمانی کوردی و با بڵێم خاڵی زۆر گرنگت دەستخستە سەر و جەختت لێ کردەوە وەکو نووسەرێک هیچ دەرەنجامێک یاخود بڵێم هیچ نەتیجەیەکی باش یاخود بڵێن چۆن چارەسەرێک بدۆزرێتەوە بۆ ئەم بابەتە ئایا هیچ چارەسەرێک هەیە بە دوواداچوونە بۆ بابەتە کردووە؟ یەکیان ئەنجام ئەوتکەشیان ڕاستپاردەگی یا پێشنیار بەچیە ڕاستەکەی لە ئەنجامدا ئەگەر وا بێ زمانەکە تر دابش دەبێت بۆ کۆمەڵە زارێک زارەکانش بە تێپەڕبوونی کە دەبن بە زمانی جیاواز وەک چۆن ئێستا لە هەندێک زمانی ئەوروپی لە سەرتا یەک زمان بوون دوایی جیابنەوە ینی هۆکاری سیاسی بۆ ئەوەی کە ئەو زارانە بن بە زمان ڕاستیەکەی چکە ئێستا کە ئەو بەرنامەیە دێمێک لە باکووری کوردستانەیە کە دەوڵەتی تورکیا کە زمانی کوردی قەدەغە کرد زاری مەسەلەن بۆ نمونە زازاچی وەک زمان لەناو خەڵک لە کۆنەستی تاکەکاندا باسەوە دەکرێت کە زازاچی زارێکە جیاواز لە زمانی کوردی یا زمانی سەر بەخۆیە لە ڕۆژهەڵاتی کوردستان و ئێرانیشدا دەوڵەت لە هەوڵی ئەوەدا بۆ مەسەزارەکانی هەورامی یا لە چیە لۆڕیە کە لە هەوڕێ و زمان بناسێنیە جاگەر بێت و بەڕاستی بڕیارێک سیاسی لە هەرێمی کوردستاندا نەبێ پێم وایە زمانەکەمان لەت دەبێت بۆ چەندین زار و بنزار ئەمە ئەنجامەکەیتی بەڵام هیوادارم زانایان و زمانناسان و ئەکادمیان و دەستگا ئەکادمیەکان زمانناسیەکان کار بۆ ئەوە بکەن هەڵبەت وەکو پێشنیار و وەکو ڕاستپاردا کە کۆنفرانسی زانستی بۆ بکەن کە بە میتۆدێکی ئەکادمی کار لەسەر زمانی ستانداردی کوردی بکرێت هەڵبەت ڕێگا و زۆرە بۆ ئیش باشە ئەمە بابەتێکە بێگومان خەمی هەر کوردێکە لە هەر شوێنێکی دنیاە بێت ئەوەشی بینەچێت سوۆسیال میدیا ڕۆڵێکی خراپی جێراوە لەسەر پرسی زمان بەداخەوە هەبوونی ئەو هەموو زار و بنزارانە خاڵێکە لە باشە لەگەڵ ئەرکی کاک فەریدونە هاوشانی تۆ کیتر گرنگە خەمی ئەم بابەتە هەڵگرێت و باسی بکات و دەنگ هەڵبڕێت بۆ ئەم بابەتە کە مەترسی لەسەر زمانی کوردی بڵێن بۆ بە پێوتەکانی تۆ ئەڵێ 15 ینی زۆر دووریش ناڕوانی 15 ساڵی ئایندا بۆ 20 ساڵی تر ئەرکی کێ هاوشانی تۆ کاک فەریدون؟ وەڵی من وەک کەسێک کە سەرنووسەری گۆواری زمان ناسیم بە ناوی زمان وزارت کە کۆمەڵگەی پەروەردەی مارگرێت دەری دەکات بە سپۆنسەری دارایی خاوەن ئیمتیازی گۆوارەکەمان بەڕێ دکتۆر تاڕەسوڵ بەڵام لەپاڵەوەش لە زانکۆی جیان گۆوارەکەی بە ناوی زمان ناسی ئەوانش هەرچەند ئەگە بەراوردی قواری گۆوارەکەی بکەی هەمووکو حەزم هەمووکو بابەتەکان ئەوەی ئێمە گۆواری زمان ناسی ئێمە حجمی 400 لاپەڕێک ئەوان ناگاتە 200 لاپەڕێک ئەو هەوڵانەیە اینجا بەشێشکە بەڕاستی بەشە کوردیەکان لە زانکۆکانی کوردستاندا لە زانکۆی سلێمانی لە سڵاحەدین لە زانکۆ لە دۆک لە زانکۆ هەلیەکان بەشی کوردی هەیە بەڵام حەقوای فلترێک بێ بۆ مامۆستاکانی زانکۆ چکە مامۆستانی زانکۆ بەڕاستی خۆیان کە بە هەڵگری بەڕوانامەی دوتۆرا و ماستەن پێویستیان بە مەشق و ڕاهێنانیە بۆی ئیش لەسەر بە میتۆدێکی ئەکادمی زانستیانە ئیش لەسەر پرسەکانی زمانی کوردی بکەن پێم وایە ئەگەر بێت و ئەو هەوڵە ینی هەوڵێکی بابڕێن جەماعی کۆلەکتیڤ بکرێ تا ڕادەیەک ینی بە هاوکاری زمان ناسانی بەشەکانی تری کوردستان ئەوانەی لە هەندەرانن
دەکرێت ینی خزمەتێک بە زمانی کوردی بکرێت. بۆ هیوای من پرسە لە ئایندێکی نزیکا کاری باشتری لەسەر بکرێت و چەندین سیمینار و بابەتی گرنگ لەبارەی زمانی کوردی و هەروە گرنگیەکان و هەوڵەکان بۆ با بڵێم لەناو نەبردن یاخود هێشتنەوەی یاخود دەوڵەمەندکردنی زمانی کوردی بەردەوامی هەبێ. سوپاس بۆ بەڕێز فەریدون سامان نووسەر کە لەم بەشێ کورسات مەگەزین لەگەڵ مابووی دووبارە بەخێر هاتی. دەرم خان و بۆ کورسات مەگەزین و بۆ کەناڵی کورسات سوپاس دووبارە بەخێر هاتی.